داخستنی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر بازاڕەکان و ژیان و گوزەرانی دانیشتوانی هەرێمی کوردستان. بە وتەی هاوڵاتیان ئەوەی لەم نێوەندەدا زیانمەند بووە تەنها هاوڵاتیانە نەک بەرپرسان و کاربەدەستانی هەرێمی کوردستان. تێکچوونی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و داخستنی سەردەم خاڵە سنووریەکانی نێوان هەرێم و وڵاتانی ئێران و تورکیا لە ئێستادا کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر بازاڕەکان و ژیان و گوزەرانی هاوڵاتیان. باوتەی هاوڵاتیان ئەوەی لەم نێوەندەدا زیانمەند بووە تەنها هاوڵاتیانە نەک بەرپرسان و کاربەدەستان. ئێستا تقریبا بازار زۆر زەعیفە، زێری شکایش زۆر بەکەم وەرەگیرێتەوە لەبەر ئەوەی ڕێگا پشتیوانیە بڕوا لە ئیمارات لێ دەرەوە دەبیستەوە لە بەغدا زۆر تەکلیفەکە تا دەستۆ ئیمارات. بازار بەعام ئێستا زۆر زەعیفە لەگەر معاش و شتیا زۆر تەئسیری کردێ لەگە وەزعی ئێستا زۆر تەئسیری کردێ بازار بەعام. تارق شۆفێری تەکسیە لە دەڤەری سۆران باس لەوە دەکات بەر لە داخستنی مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران ئەوان کاریان لەو ناوچەیە زیاتر بوو چونکە هاتنی گەشتیار بۆ دەڤەرەکە زۆر بوو، بەڵام لە ئێستادا بەهۆی داخستنی مەرجی حاجی ئۆمەران کاریان زۆر کەمی کردووە. دەربارەی مەرزەکان و وەکو تێبینەکانی کار و کاسیبەکەی گەراجەکە ماوەتەوە یعنی سەتان هەشتای دەبکەتێوەتەوە پێشتری ئەو وەزعیوەتەوە یعنی ئەگە هەنە ڕۆژتم هەفتەی دووزادە ڕۆشتمەتەوە بێزگەل لە مەسەڵە کە ئیش خۆم و لە دەرێ و هاتوچینی خۆم یعنی زۆر باش بوو، بەس کە لەگەم مەرزەکان هاتەدایە خستنوەتەوە بەڕاستی وەزعەکەی تێکداوەتەوە. کار و کاسی بکەینێ لە یعنی ئیشەکە نەماوەتەوە ئێستا تەماشەکەەوە هەموو گەرازەوەتەوە ئەو تەکسیانە هەمووی ڕاوەستانە بێ ئیش و کار و کاسی بیوەتەوە. ئەگەرچی بەهۆی دروستبوونی کێشەی نێوان هەرێمی کوردستان و عێراق زەرەر بەر ئابووری هەرێمی کوردستان کەوتووە، بەڵام ئابووریناسێک پێی وایە زەرەرمەندی سەرەکی لە داخرانی مەرجی حاجی ئۆمەران تەنها هاوڵاتیانی کەم دەرامەتن کەوا کاری کرێکاریان کردووە و سەرچاوەی داهاتیان نەبووە و بە ڕۆژانە کاریان کردووە. لە ڕووی داهاتەوە کاریگەری سلبی زیاتر لەسەر هەرێمی کوردستانە و لە هەمان کات ئەو کاریگەریانە ڕاستەوخۆ پەیوەستە بە ژیانی تاشی کۆمەڵگاوە، چونکە کاتێکە داهاتەکان کەمە بن ڕاستەوخۆ کاریگەری لە سەر خەڵکەکە، کاریگەری حتا لەسەر ئەو کەسەی کە بار هەڵگرێکە، حتا ئەو کەسەی کە شمەکەکان بارەکات و کە پێ ئەوترێ کرێکار. کاتێک کارت دەست ناکەوێ چێ کاری دەست ناکەوێت؟ ئەو کەسانەی کە ڕۆژانە ینی ڕۆژانە بە قوتێکی کەم کار ئەکەن، ئەم جۆرە کەسانە ئەبینی توانای ئەویان نییە کە پاشەکەوت کەن، ینی پاشەکەوتیان نییە. کاتێک کە تۆ پاشەکەوتت نەبوو ڕۆژێک ئیش نەکەی پێتۆ دیارە بێ. ماوەی 15 ڕۆژە مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران لە سەربڕیاری حکوومەتی عێراق لەلایەن ئێرانەوە بەڕووی هەرێمی کوردستان داخراوە و تاوەکو ئێستاش نەکراوەتەوە. ساڵانە لەو مەرزە بە بڕی 11 میلیارد دینار ئاڵوگۆڕی بازرگانی دەکرێت، هەروەها 12 میلیۆن تۆن کەلوپەل ئاڵوگۆڕی پێدەکرێت کەوا سەدا 97 کەلوپەلەکان هاوردن، سەدا 3 کەلوپەلەکانیش هەناردە دەکرێن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.